هیچ ساڵێک وەک ئەم ساڵ باخەکەی دڵشاد عەبدوڵڵا لە سەرتەکی بناری بەمۆ کەم بەرهەم نەبووە. ساڵان بەرهەمێکی زۆری هەنجیری خستووەتە بازاڕەوە، بەڵام ئەم ساڵ ساڵێکی جیاواز و کەم بەرهەم بوو بووی. هەنجیر ساڵانی پێشتر بەربوومی باش بوو، بەڵام ئێستا بە چەند هۆیەک وای کردە کە بەربوومی کەم بێتەوە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە وشکە ساڵێکی زۆر زۆرە. ئەو وشکە ساڵی وای کردە کە تەبەقی سەروەی ئەرز هەرچەند ئاوپخوا هێشتا هەر تینێتی دارەکان. نەخۆشین لێداوە، نەخۆشیەکان زۆر جارێک تەسیرەکەەوە تەسەوری ئێمە و خاوەنباخەکانی ترش ئەم خۆڵبارینە. تقریبا 14 جار ئیمساڵ باران خۆڵباریە. ئەو خۆڵبارینە گڵای هەنجیر زبریەکی هەیە، ئەرکی پێوە لێ نابێتەوە ئاسانی. کاتێکش ئەی شۆری گڕە لێدا تۆ بڵێ تیاماینەوە بینە. خۆڵبارین و وشکە ساڵی کاریگەری گەورەیان لەسەر بەرهەمی ئەم ساڵی هەنجیری سەرتەکی بناری بەمۆ هەبووە. هاتوچۆکردنی بار هەڵگرەکانیش لە دەواازەی پشتەی بناری بەمۆ کە بە نێو دارەکاندا هاتوچۆ دەکەن بێکاریگەری نەبووە. ئیمساڵ بەهۆی گەرما و خۆربارین و گڕی گڵابە و ئەمانە هەنجیر هەر نەما کۆتایی بوو، هەموو دارەکان ناوەتە بیبینە کشتی وشی بوو بە هەر هەمووی وشی بوو. لەبانەوە گەڕم بۆ 2 کیلۆ ئەنجیر بۆ مسڵمانی خوا دەستم نەکەوتە بۆم نایەبوو. ئاو ئەنجیرەکەیەتی فەرموو هیچ بە عەمەل نایە ئیمساڵ. بەڵام ساڵانەی خەڵی هیوایەتی هەنجیری سەرتەکە، بەڵام ئیمساڵ نی. هەنجیر و ترێ و هەناری سەرتەکی بناری بەمۆ لە هەرێم و بگرە بەشێک لە عێراقیش بەناوبانگە. گەشتیاری عەرەبیان بۆیرە بۆ گەشت یان لەگەڵ خۆشیانە زۆر جار تری ئەبەنەوە، هەنجیر ئەبەنەوە. ترەکەی زۆر بەرەزەتە، بەڵام هێشتا ناگا بە هەنجیرەکە وەکو وتم. بەڵام هەنارش زۆر جارش هەر هەنارش ئەبەن لەگەڵ خۆیان بیگرە هەنار لەوێ زۆر زۆرەیە بۆ دیاری ئەومان حەزەکەن لێرە لەگەڵ دەستی خۆیانە بێنە بۆی. لە نێو سەرتەکدا کۆمەڵێک دوکان هەن. سەرجەمیان هەنجیر و مرەبا و میوەی وشکراوەی خۆماڵی دەفرۆشن. کەمبوونەوەی بەرهەم کاریگەری لەسەر ئەوانیش هەبووە. کاکە ئەم هەنجیرە پارەکە ئەم کاتە ئەمەی سا 7 کیلۆ هەنجیر هاوریانە بوون. پارەکە بۆ ساحەبی ئەم باخە 20 کیلۆ سنووق هەنجیری بۆ هاوردن. ئیمساڵ بۆنەی ئەم تۆز و خۆڵە و گەرماوە هەنجیرەکە ئەوە تەسیری تێکەوە نەماوە. ئەنجیری وشکیش ئەمە هەنجیرە وشکەی بەخوا ساڵان وە تەن ئەمانسان ئیساقا هەنجیری کیلۆی نەویستین بکەین وشکیکەین وشک نابێت. ئەمەش مرەباکەیەتی مرەباکەیش پارەکە ئەم کاتە لامایە 500 کیلۆ مرەبان بۆ ئیساقا 20 کیلۆ مرەبان بۆ دروستناوێت. هەنجیر نییە، هەنجیر کەم بۆ تۆ ئیمساڵ بۆ بۆنەی ئەم شکە ساڵی بارانەوە هەنجیر کەمە. بازاڕی تەڵەبیاتی زۆرە و هەنجیر کەمە. ناوچەی سەرتەکی بناری بەمۆ ناوچەیەکی گەشتیاری نزیک لە ئێرانە و بۆ گەیشتن پێی دەبێت تەنگی نێوان دوو شاخ ببڕیت. خەڵکێکی زۆر لە وەرزی هاوینیشدا بۆ گەشت ڕووی لێ دەکەن. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، بناری بەمۆ.